پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایان. یەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەیەک ناباتەوە بەڕەک حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانە. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی. بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان. چەک و پارەیان نستنیکەوە معناژی نامێنە ئیتر. چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوراوانی. هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەستێنراوە. بێکارانە بە ئەودەستێکی کەم پیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادەن. داری وایە وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگە مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی و خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان. خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەقازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەک ڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی فەرشە بەسەر چینی کرێکار و بەشە زۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە فەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی. وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ تیڤ هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابین کە لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤ، پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوەتان باش بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ. من بنار مستەفا خۆشحاڵم چوارشەمەیەکی تر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. عزیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان حەڤەی کانونی دووەمی 2024 لە سێتەوەر پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە هێرشە موشکیەکان بۆ سەر هەولێر قسە و بەسمان دەبێت. سەبارەت بە ناڕەزایەتی مامۆستایان و درێژەدان بە بایکۆت قسە و بەسیکترمان دەبێت. و لە کۆتایشدا سەبارەت بە دادگایی لە های لە سەر ئیسرائیل لەسەر کەیسی غەزە و جینۆسایدی خەڵکی لە غەزە بەرنمەیەکی ترمان دەبێت. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن لەگەڵماندا و ئەو سەرنج و تێبینیانەی ئێوە دەیخێنە ڕوو ئاڕاستەی میوانانی بەرنامەکەی دەکەین. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی عزیز، هەروەک ئاماژەم پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە باسی گەرمی کۆمەڵگەی ئەمڕۆی کوردستان، ئەویش ئەو هێرشە موشکیانە بوو کە کرانە سەر هەولێر. ئەم بابەتەش تاوتێ دەکەین لەگەڵ عوسمانی حاجی مارف، سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. عوسمانی حاجی مارف، ئێوارەت باش و سپاس کە لەگەڵمانیت. ئێوارەی و باش و زۆر سپاس بۆ بەرنامەکە و بۆ بیسەرانە. پێشتر کە ئەم هێرشانە لە کوردستانە ئەنجام ئەدرا، موشک بێت، درۆنی بێت، لایەنێکی نزیک لە ئێران ئەنجامی دەدات.
بەڵام ئەم موشەکانەی پێری ئاراستەی هەولێرکران و قوربانی لێکەوتەوە سوپای پاسداران خۆیان ڕایانگەیان کە ئەوان لە پشتی ئەو هێرشانە بوونوە بنکەیەکی سیخوڕی ئیسرائیل کرابووە ئاماژ لەگەڵ هەندێک بنکەی تیرۆریستی هەڵبەت لە سووریاش هەمان ئۆپەراسیۆنیان ئەنجامدا. هۆکار چییە کە سوپای پاسداران موشک ئاراستەی هەولێر دەکات؟ واقعیتی ئەوەی کە موشک هاوشتن سەر هەم ئەمریکا بڵێن کە لە هێزەکانی هێزە میلیشیاکانی کە سەر بە ئێرانن موشکیان تێگرێ لە هەمان کاتە ئێرانیش لە زۆر لە سووریا لە کوردستان لە عێراق لا شوێنەکە کە بڵێن پایگایکی ئەمریکی لەوێ موشکباران یەکدێکن. ئەمە واقعەتی چەشمەکێشێک و ململانەیەکە کە لە نێوان ئەمریکا و ئێرانە بە تایبەتی بە دوای شەڕی داگیرکاری ئیسرائیل بۆ غەزە کە زۆرتر ئەم جانبی وەگرتو. ئەمە مەسەلەیەکی جددیە کە هەموو زانین داگیرکاری ئیسرائیل بۆ غەزە ئەو واقعەتەیە کە چاوەڕوانەکرێ ئاڵۆزی بارگژی یا مەسەرەن بۆ نمونە جۆرێک فراوانبوونەوەی ئەم شەڕە ناوچەکە بگرێ. هەرچەندە بە بۆچی من خودی ئەم شەڕە ئەوەی کە بێتە شەڕە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە شەڕ لەبینی قوتبەکانە بێ کە ئەمە دوورە و ئیمکانی نییە. حتا شەڕێک لەبینی ئەمریکا و ئێرانیشا بێ من پێم وانێ شەڕێکی ڕاستەوخۆ لەم بابەتە ڕووبە خۆ لە بدەیەوەی کە مەسەن بۆ نمونە ئەمریکا لە باتوی موشەکەەکانی لە هێزە میلیشیاکان بە لە حوسیەکان بە لە حەژی شەعبی با لە بەغا لە هەر شوێنێ خۆتوانە باشتر چ لە ئێران بە. بەڵام عمومەن ئەو واقعەتی ئێستا کە لە ناوچەکە هاتوۆتە پێشەوە بە تایبەتی دوای داگیرکاری ئیسرائیل بۆ غەزە و یا ئەو هێرشێ درڕندانێکی ئیسرائیل بۆ غەزەیکا ئەوایە مەسەن شەڕەکان ڕاستەوخۆ بوونێ. بەڵام واقعەتی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئەتوانم بڵێم ئاراستەیەک کە لە تەواوی وڵاتانی ئیمپیاری جیهانیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستابیکەن ئەو واقعەتەیە کە ئەم منتیقەیە ئارام بێتەوە، ئەم منتیقەیە بۆ سەرمایە گوزاری ئارام بێ. ئەمە ئاراستەیەکە و لە رووسیاوە لە سینەوە لە ئەمریکاوە لە ئەوروپای غەربیەوە ئاراستەیەکە کە ئەیانە ئەم واقعەتەوە بکەن. بەڵام ئەوەی مەسەن بۆ نمونە ئەو ڕووداوانی کە دێنە پێشەوە ڕووداوێکی وەکو ئەوەی حەماس و دوایی بارگژەکە ئەچێتە ئاسێکی ترە و ئەبێتە ئەو شەڕە گەورەی دەمدانەی کە ئیسرائیل لە بەرامبەر خەڵکی غەزایەکە و ئەم واقعەتە جۆرێک پەرچەکردارە ڕەتفعلێکە بە معنایە لە بەرامبەری کە ئەم وەزئی ئارامبوونەوەیە ئەو هێزە سیاسیانی کە تەواجودیان هەیە مەسلحەتیان هەیە بە تایبەتی هێزە میلیشیاکان جۆرێک بەر بەم ئارامبوونەوەی بگرن یاخوو بە معنایەکی تر نەک لە بەرگرتن بەشێک لەوەی کە ئەزانن وەزەکە بەرەو ئارامیەکی سەرمایە گوزاری ئەڕوا ئارامێکی سیاسی ڕوا مەتەقەکە ئەم چەند 30 ساڵ زیاترەکە لە جێژاوی سیاسی و ناجێگیری سیاسیە ئاڵوگۆڕێک پێویستە بکرێ. ئەم هێزە میلیشیانە دەور و مەکان و جێگەیشیان لە منتەقەکە بۆ ئەو واقعەتە نامێنێ. بۆ ئەمە ئەوان بۆی پایگای خۆیان جێگەورەکەی خۆیان بهێڵنەوە یا بەرژۆندیان هەبێ یا داوای سەهمێکەکەن لەم چوارچێوەیە ئەم بارگژیانە ڕۆیە ئەوەی کە مەترە حاجی شعبیکە حوسیەکانی کە ناوچێ حەمازێکە حتا هێزانی کە لە سووریان حتا بە دەرەجێ ئەگەر بۆیان گونجایی چێتی پارتیژیان کرد بەڵام جێگەومەکان و زعفی ئەوان ناتوانێت کارەکە مەبەست زۆر لەسەری نەڕۆین. ئەنی ئەم واقعەیە کە ئەمریکا بە شێوەیەک لەگەڵ ئێران ناچێتە جەنگێکەوە کە لەو هێزانە بە کەتابعیەوەن. ئەم ئێرانیش بە جۆرێک لە بەرژەوەندی ئەمریکا و بەرژەوەندی ئیسرائیلیا لەو شوێنەیە کە مەسەڵەن بڵێن ئەتوانە دەستی پیاگا یا زعفی هێزی ئەمریکایە یەکی لەوانی کە بەنای بەس ئەوە گەر لە موسات ئێران بۆ من لە بنکەیەگە لە هەولێرا موسادیتە ئەی بۆم باشدا ناکێشێ بە ئیسرائیلە. ئێمە سەرەکۆی کە شەڕەکانیان جانبیە ینی شەری مباشر ڕاستەوخۆ ناکەن کە وەزی منتەقەکە ئاڵوگۆڕێکی بەسەراوێ بەڵکو هەوڵدانە بۆ پێکدادان بە یەکتریا جۆرێکە کە تەوازنەکەش ڕاگرێ و هەر لایەنێکیش هێز و قودەتی خۆی پیشان بە لە هەمان کاتشا ئەمریکا ئەتوانێم کارش بکە ئێران توانێم کار بکە بەجارەوەی کە بە چ تەوافێکێک لە دوایە ئەگا لەگەڵ ئیسرائیلیا لەگەڵ ئەمریکا بەڵام پیشاندانی هێزێکە لەو شوێنانی کە ئەتوانم بڵێم جۆرێک زعفە بۆ نقطە زعفی ئەمریکا بەجارەوەی هێز و یا ئیسرائیلەکە موساتی هەوێت
هەر بنکەیەکی ئەمریکی لەو ناوچەی کوردستانە هەبێ ئەگەر خۆشتان باش دەزانن مەسەن سوودانی یا حکومەتی عێراق بەعام ماوەیەکە باسی ئەوەکەن کە بێ ئەم هێزانی ئەمریکا بچێتە دەرەوە جامە چەند جێبەجێوێت چۆن جێبەجێوێ مەسائلێکی ترن بەڵام ئەم ئاراسەیە کە خۆشمان نزانین حکومەتی عێراق هێزی شیعە هێزی هاوپەیمانی بەشێکە لە پێکاتەیە کە ئێران پشتیوانیەکە و ئەو موشەکانی پێشتوش کە حزب الله عێراقی کێشاوێتی بۆ هەولێرە هەر جۆرێک بە دەور و کارکردی مۆقعەتێکە کە ئێران لە ناوچەکایەتی و ئێستا ئێران مباشر بۆ خۆی ئەو کارەپشانەیە ینی بە ئاشکرا لە بەرژۆندەکانی ئەمریکا و ئیسرائیل بە لە هەمان کاتە لەمەش گرنگتر جۆرێک ئێران ئەیانەیە ئەو پرۆسەیە کە ناوەندبوونەوەی عێراق مەطرحە ئەو پرۆسەیە کە ئەبێ ئەو هێزە سیاسیانی میلیشیانی کە وجودیان هەیە بە تایبەتی پارتی کە جۆرێک پاشکۆیە بۆ سیاسەتەکانی ئەمریکا و لاما کاتە تووچە کێشی کا بۆ بەرژەوەندی فەرزی کا بەسەرە کە کێشی کا بۆ بەرژەوەندەکانی ئێران لە ناوچەکە جامە ڕەتفعلی پارتی چۆن نەبێت چەند پێکرێ باسێکی دیرە بەڵام بۆ ئێران ئەمە ئاراسێکە کە واقعەتی هەیە بەڵام ئەم پێکدادانە بە یەکتریە هەمووی ئەمریکا ئەکێشە بە حوسیەکان لە یەمەن و هەم ئەم موشەکانی لەلایەن پاسدارانەوە ئاراستەی ئەم بنکانە دەکرێت ئەگەرچی ڕاستەوخۆ ناکێشن بەیەکە بەڵام ئەمە درێژەی تۆڵەسەن زنجیرەیەک نابێت لە تۆڵەسەندنەوە و ئەوەی کە ئەو ئامانجی کە هەیەە ئارامکردنەوەی ناوچەکە بکەوێتە مەترسیەوە ئەمە بەمانایەکی تر مەترسی فراوانبوونەوەی جەنگێکی لێ ناکرێت لە ناوچەکەدا بە بۆچوونی من ناکرێت مەسەلەکەش تۆڵەسەندنەوە نیە تعبیری تۆڵەسەندنەوە لەم کێشمە کێشەیە ئەمانایکی عملی نابەخشێت ئەمریکا بەرژەوەندی و تەوسع نفوس و مەساعدی خۆی لە ناوچەکە بەرژەوەندی خۆی لاما کاتە مەسەرەن ظاهرەن چۆن ئاوا چشمە کێژەکەن و بەیەکایەن بەڵام لە ژێریشەوە ئەنوا اتفاقاتیان هەیە کە لە زمانی چوارچەوەیەکە کە بەرەو ئارامبوونێ بڕە دەرەکەوێت کە اتفاقی بینی ئێران ئەمریکا چۆنە ئێران و سعودیە چۆنە دەوری سین لە ناوچەکەیە چۆنە ئەمە مەسەلەیەکە واوەترە لەوەی کە ئێران بیکات و تۆڵە بکە ئەمریکا بێت تۆڵە بکە ئەمە جۆرێک عەرزێکی عەسکەری سانەویە ڕئیسینە بۆی کە شەڕێکی گەورە ڕووبە بەربۆچینی من نە ئێران نە سعودیە نە سین نە رووسیا نە ئەمریکا حتا ئەوروپا نایانوێ شەڕێکی گەورە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕووبە ئەوەی کە بیر لە مەترسیە کاتوە لێکدانەوەکانی ئەگاتەوە ئاسی کە پێی واوێ شەڕێکی گەورە ڕووەیە بۆ لێکدانۆکی نادروستە و واقعەتی ئەو ئاراسی کە باسێکم بۆ ئارامبوونەوەی دامەزراندنی سەرمایە ئەوە لە ئاراسی هەمویانە هەیە کە ئەوە ئارام کردەوە ئەمانە پاژماوەکانی جەنگێکە کە 30 ساڵە ناوچەیە هەیە بەخایەکە کە ئەو هێزانەی میلیشیان و تەواجودیان هەیە جۆرێک خۆپارێزی بکەن جۆرێک بە هێزەکانە بێڵنەوە و جۆرێک داوای سەهمەکەن و ئەم ئێرانیش بە معنایە کە لەم ناوچەیە بەرژەوەندی و نەخشەی تایبەتی خۆی هەیە لە مقابلی تورکیا لە مقابلی ئەمریکا و لە بەری رووسیا و سینایە جۆرێکەوەی کە چۆن ئەگەر هاتنە سەر مێزی دانیشتن بۆی کە تەوافقکەن بتوانێت سەهمی باشتر یا لە ناوچەکە سەهمی باشتری بەرکەوێ یا جێگە و ڕێگەیەک بۆ خۆی پارێزە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێران بەرژەوەندی خۆی هەیە ئەمریکا بەرژەوەندی خۆی رووسیا و سین بەرژەوەندی خۆیانێ و چۆن وەکو ئەمانە زانین چۆن تەقریبا تعبیرەکەمە کەمە ئەمە پاژماوەکانی شەڕن شەڕ تەواو بووە شەڕێتتر ناکرێت لەم ناوچەیە و ئەمانە پاژماوەکانێتی هەرکەس موشەکی خۆیە هاوێ جۆرەگەوەی کە جۆرە بە معنایە کە پێگەی خۆی پیشان بە مۆقعەتی خۆی پیشانە کە دەستکەوتی زیاتری هەوێ لەسەر مێزی ڕێکەوتن لە بەرامبەر ئەم هێرشانەیە کە کرا کۆمەڵە کاردانەوەمان بینی بۆ نمونە مەسعود بەرزانی وتی دانگرتن بە خۆماندا سنووری هەیە و حکوومەتی ناوەندی عێراقیش باڵێزی خۆی لە ئێران کشایەوە ئەم ڕەتفعلانە چۆن هەڵسەنگێنن بەبووچی ماڵی هیچی دەورێکی ئەساسی لێن بەزانی هەچێ بڵێ
تاریخی تەواجودی پارتی دموکراتی کوردستانی بنەماڵی بارزانی ولامان کاتا بنەماڵی تاالبانی وەکو هێزی میلیشیا بەشێکن لە هێزە میلیشیانی کە لە مەنتیقەیەکە لە ناوچە ڕۆژات ناوڕاستە کە دەورانێکە وەکو 30 ساڵڵم بارگژی هەیە ناجگیری سیاسی هەیە جێژاوی سیاسی و شەڕی تایە بەشێک لەوەی کە ئیسفادیان لە فەزای کردووە ئەم ئاڵوگۆڕانی کە بێتە پێشەوە ئەوان بێت جێگۆڕێگەیان بگۆڕێ ئەو موقعەتی کە پێشتر قواری هەرێمی هەبوو پێشتر اقتصادێکی سەر بەخۆیان هەبوو پێشتر دەستکەوتێکی گەوریان هەبوو ئەیانتوانی تاڵانی بکەن ئەو ئاڵوگۆڕی کە لە ناوچەکەیە دێتە پێشەوە زۆرێک بە خازانجی ئەم موقعەتی ئێسایان نیە ئەبێ ئاڵوگۆڕێک بەسەریان هەبێ بکوتم ئێران لایەک و فشارە خاتە سەر پارتی دموکراتی کوردستان کە کێشی کا بەلای خۆیان یا زیاتر زایفیکە بەڵام خودی ئەم واقعەتەش بەشێکە لەوەی کە ئەم پاشکۆبوونی پارتی دموکراتی کوردستان یاخویەتی نیشتمانی کوردستان بنەماڵی بارزانی بنەماڵی تاالبانی هەمیشە دەرگایان کراوە بۆ مەسەرەن هەمیشە بەسەر دەرگای سنوورەکانی تورکیا بۆ هێزەکانی هێزە عسکەریەکانی تورکیا کراوە بۆ هاتۆتە ژوورەوە هیچ وەختێک بربەسی بەمە نەگرتووە لە هەمان کاتە بۆ هێزی جمهوری کۆماری ئیسلامی ئێران لە ناوچەی شتیا دەرگاکەی کراوە بێتە ناو کوردستانەوە هەر شێوی بیکە ئێسەر ئەم موشەکە هاویشتە بە تایبەتی بۆ ناوی وجودی موسادەوە بەشێکە لەو مۆقعاتە سیاسی کە خودی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی یا بڵین بەمانایە دەسەڵاتی بزوتنەوەی کورداتی کە ناوچەکەیە بەم شێوەیە ئیداری کۆمەڵی کردووە کە پاشکۆ بووە بۆ سیاسەتی وڵاتانی ناوچەکە و وڵاتانی ئیمپریالیستی ئەم واقعەتە ئاسانکاریە بۆی کە بۆ ئاسانە بۆ ئێران ئەم وشەکانە بە و هەموو ڕەتفعلەکەی بارزانیش ئەوەیە کە تەسریحێ بە ئەمە قوبوڵ ناکە بەڵامی کە پەرچەکردداری چێ بێت چۆن معاملەکە تا پەنابا بۆ وڵاتانی تر کە فریای کەوت پەنابا بۆ داوا لە ئەمریکا کە داوا لە نێودەوڵەتێکا کە ئەمە قبول نەکەن ئێوە بەسن خۆی هیچ جێگەومەکانی هێن لەبێ ناتوانێت شتێکی دیاریکرا بکە و لەمە کاتە هیچ وعدێکی نە لەیشون نە لە ئەمریکاوە نە لە هیچ شوێنێکی دنیاوە هەتا UN وعدی پێبا کە بەر بەمە بگرێ هیچ هەتا بۆ هێنیش بۆ ئەوەی کە حکومەتی ئەزانیت کە ئەو لایەنانەش کە خۆیان لە ئێستاە وەکو بەشێکی دانەبراون لە بەرژۆندی و نەخشەکانی کۆماری ئیسلامی ئێران ئەو هێزە شیعانی کە لە بەغا حاکمن حتا یەکێتی نیشتیمانی بە هیچ جۆرە هەر شتێکی کە بکە جمهوری ئیسلامی ئەو بەرژۆندی خۆیان لەگەڵ کۆماری ئیسلامیە تێگنیان ئەمووی تەسریحات و یا تەسریحاتێکی چاواشەکاریە تەسریحاتێکە هیچ جێگەڕێگەک ناگرێت هیچ بەسێکی عملی نابینێ ممکنە لە بەغاز سەفیری ئێرانی شێتە بەڵام حکوومەتی عێراق واقعەتی عێراق لەژێر کۆنتترۆلی نەخشە و سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ئێرانە و ناتوانێت دەستبەرداری بێ عێراق حکوومەتی عێراق ئەگەر دەستبەرداری ئێران بێ هەڵۆشانەوەی حکوومەتەکەیەتی فەقەدەوەیە کە جانبێکی میدیایی پێوەیە کە قسەیەکی بەلاشایکەوە زۆرێک زاهرم شاری باکە دژێەوەی بەڵام حد پێش وەختیش ئەو هێزی حەزب الله حزبی ئیسلامی عێراقی کا بوو ئەوش موشەجی گرۆتە سەر هەولێر و ڕەتفعلێکی عملی لەلایەن حکومەتی عێراق خۆ نیشان نێرەوە حتا لەلایەنێکی نیشتمانیشەوە لەوەی کە بڕێ من لەباری قسەکردن کە وەکو میدیایەک بڵاوێتەوە لەگەڵ کردارێکا کە بیکەی زۆری فەرقە و بۆچی من نە حکومەتی عێراق نە هێزە شیعەکان حتا یەکێتی نیشتمان هیچ ڕەتفعلێکی عملی جدی نە ئەیان بێ و نەئەتوانن بیان بێ ئەم هێرشانەی کە لە کوردستان ئەنجامە درێبەجیا لەمانی چەند ڕۆژی ڕابردوش شایەتی ئەوە بووین کە چەندین هێرشی درۆنی کراوەتە سەر لە کوردستان ئەنجام درراوە بە تایبەتی بۆ سەر بنگە و بارەگە و تەنانەت کەساتی ئۆپۆزیسیۆنی تورکی و ئێرانی ئەمانە ئەکرێت تاکەی بەردەوام بێت بە دروست ینی ترس و دڵەڕاوکەی خستۆتە ناو دڵی دانیشتوانانی خەڵکی لە کوردستانەوە چۆن ئەکرێت بەر بەمە بگیرێت کە ئیتر خەڵکی بتوانێت لە مەترسی ئەم جۆرە هێرشانە بەدوور بێت من لە قسەکانی پێشتر ئیشارم بۆیە کە ئەمە واقعەتێک ێستا دوای کۆتایی هێنانی جەنگێکە جەنگێکی گەورە لە 30 ساڵ زیاتر لە ناوچەکەی هەیە لەسەر عێراق لەسەر کوردستان لە حربی کوێتەوەدا ڕوخانی حکومەتی بەعەس هەروە ئەوانی کە لە سووریا بووە ئەوانی کە لە ئێمە ناوچەکە بڵین عموما ڕۆژلاتی ناوەڕات لە وەزێکی ناجێگیر و نائارامیە ئەمە هەمیشەش
ئەوەی کە هێرشکردنە سەرێکتری لە هاتنی داعش بگرێت چەندەها کارەساتی عجیب و غەریبمان لەو بێژوایە بینیوە بەڵام وەکوتم وەزعەکە بڕۆڕە کە جۆرە کۆتایی بەمە بێنرێ و ئەمە ئاڕاستەیەکە و واقعەتی هەیە و توافقاتی لەسەرە ینی نازام ماوەکەی کێە وەکەیش بۆیان نەکرێت چۆن نەکرێ بەحسێکی ترە بەڵام اتفاقاتی وڵاتانی سەرمایهداری دنیا موافقن لەسەرەوەی کە جۆرێک ئەم فەزایە کۆتایی پێوێ لە ڕۆژهاتی ناوەڕاستە تا ئەمە شتێک نیە بڵین بە شەو ڕۆژێکەکرێ پێویستی بۆیە کە ئەم هێزە میلیشیانە ئەو باڵادەسییان نمێنێ چەکەکانیان دانێن یا جۆر بچنە پاڵ یا لەگەڵ ئەمریکا ڕێکەون یا لەگەڵ ئێران ڕێکەون یا لەگەڵ وجۆرە ئەوانج ئارای بن و حسیان بەرکەوێت ینی مێزی ڕێکەوتنی زانێن و هەتا ئەمە ئاگاتە ئەنجامێکی دیاریکرا و هەڵبەتە بکوتم ئەم پاژماوانە ئەمێنێ ینی ئەوەی کە مهمە مەترسی نییە لەسەرەوەی کە جەنگی گەورە ڕووبا لە ناوچەکەیە حتا مەسەن بڵێن هێرشی عێراق بۆ سەر کوردستان ڕووبا یا مەسەلەن هێرشل ئەو ئەمەی حوسەکان لە شوێنەکە کۆتاییە هەمووی جۆرێک تاوافقاتێکە ئەبێ بە ئەنجامێ بگا کە ئەم وەزع ئارام بێتەوە بەتایبەتی ئێستا ئەم مۆزوعی کە تۆزێ درێژەی هەیە ئەو مۆزوعی ئیسرائیلە کە ئەو هێرشە دڵدانی کە کتێ سەر حەماس واقعەتەکەی گۆڕی و تۆزێ ئەم ماوەی ئارامبوونەوەی درێژتر کردوەوە بەڵام تۆ سێری کە ئەو هەموو هەڕەشانەی یا ئەو بیرکردنەوەانە لێکدانانەی کە ئەم شەڕە بێتە ناوچەیی بەڵاوەتا ئەو هەموو دڕندەیە کە ئیسرائیل نوانی ئەو مقاومەی کە خەڵکی فەڵەستین و بەتابەتێت تا ئەگەر بڵێن بە جۆرێکیش حەماسیش کردێتی لە بەرامبەر ئیسرائیلە ئێستا ئەمریکا و ئیسرائیل لە غەزەیە چەقیون ناتوانێت سەرکەوتن بدەست بێت ناتوانێت کۆتایی ئەم شەڕەکەی معلوم نییە بۆیان مەسەل تۆسێکە شەڕەکە لەو لاوە نەقڵ بۆ لای حوسیەکان لایترەوە بۆ حیزبڵای بۆ جنوبی تورکیا بەڵام ئەوەی کە گەورەتر بێتەوە بە زەرەری ئەمریکا بە زەرەری ئیسرائیلە ئیسرائیلە فەشەلێکی گەوراکەن دەخالەتی وڵاتانی کە بێتە پێشەوە ئێستا ئەوان خۆیان لە غەزەیە چەقیون و ناتوانن ئیقداماتی زۆر گەورە بکەن و پاشەکشەشکن زەرێکی گەورێ ئەین جۆرێک ئەم شەڕە بە ئەنجامێک بە خازانجی ئیسرائیل و ئەمریکا نەگەڕاوەوە ئەمریکا چۆن دەورانێکی پێشوو لە دوای داگیرکاری عێراق و ڕوخانی حکومەتی بەعەس هەنگاو بە هەنگاو پاشەکشی پێکرا و سیاسەتەکانی شکستی خواردووە و موقعەتی وە وڵاتێکی تاکە تاخود فەردەمانێگەر تاخوتوی بوێ لە بەقابلی وڵاتانی تر ئیمپریالیە ئەو نێش ئاوا بوو کۆتایی هاتووە بەمعنایە ئێستا ئەختابی تر هەن وەکوتشم هەموو لەسەر ئەوە ڕێکن دانیشت بن ئیتفاقیان کرد نەیانکردێ ئەوەیە کە وەسئی ئەم ناوچەیە ئارام بێتەوە بڕە مەترسی شەڕی گەورە نییە ئەم شەڕانە شەڕی جانبین و بۆکوتم پاژماوەکانی ئەو شەڕە گەورەیە کە 30 ساڵ زیاتر لە ناوچەکەیە جێبەجێکراوە بەڵێ ئەگەرچی لەسەر هەڵوێستی دەسەڵاتداران لە عێراق و لە کوردستان قسەمان کرد بەڵام لەبەرەوەی کە بینەران لەو بارەیەوە پرسیاریان نردووە دووبارە دهینەوە سەری پرسیارەکەمان سەبارەت بەو سکاڵایە کە عێراق لە نەتەوەی گرتووەکان لە ئێران تۆماری کردووە ئەمە ئەکرێت چی کاردانەوەیەکی لێ بکرێت ئەمەی مەبەستمە دووبارە پەیوەندی بۆەوە نییە کە حکوومەتی عێراق وابەستەی عێراق ئەمە لە ئاستێکی نێونەتەوەیە سکاڵا تۆمار کراوە و پرسیارێکی تریش سەبارەت بە دەسەڵاتدارانی پارتی وێکێتی ئەوان دەتوانن هەڵوێستێکی جددیان هەبێت لە بەرامبەر ئەم هێرشانە و ئەگەرنا بۆچی یەکەم ئەوەی کە عێراق نازم بڵێ سکاڵیت کرد لە UN ئێستا تقریبا UN ئەو موقعەتی جارانی نەماوە جاران ئەگەر مەسەن بڵین بۆ نمونە UN لەژێر کۆنتترۆلی سیاست و نەخشەکانی ئەمریکای بووێ وەکو تاخود بێک دەوران هەموو شتێک UN لە خزمەتی نەخشە و سیاسەتێک کە ئەمریکا بەڕێوێت لە حەوی خەلیج و سێریکە لە ڕوخانی حکومەتی بەعزوە لە هەر دەخالەت لە ئەفغانستان و سێریکە لەو سیاسەتانەی کە دەورانێک ئەمریکایی بێتە پێشەوە UNەوەی لەسەر بوو کامی بۆ مۆرکە ئێستا کە واقعەتی وڵاتانی سەرمایه‌داری وڵاتانی ئیمپریالی بۆتە کەوتورەتە تەقابلیکە و ئەقتابی ترجەمسەری کاتۆتە پێشەوە و رووسیا و سین UNیش ئەو موقعەت و جێگۆڕێگەی نەماوە سکاڵای تەقدیمەکە ناتوانێت هەڵوێستێک بنوێنە لە بەرای کە ئەمریکا چیەکە یا ئێران چیەکە یا فڵان کە چیەکە ئێستا ئەوەی کە گرنگە وەکو تاکی دەکەمەوە
ماوەتۆ سەر اتفاقاتێک کە وڵاتانی هێزی دنیا وڵاتانی ناوچەکە چۆن چ معاملەیەکی ئەم ناوچەیەکەن تاکی دەکەم بۆ پێم وایە کە معاملەی ئەم ناوچەیە هەوڵدانە بۆ ئارامبوونەوەی و ئەمانشتی جزئی و جانبین ئەساسی نین ئەوە زۆر شکلی عێراق شکاتکە هەر لە شامە لە بەرامبەر ئەم موشەکانی ئێرانە لاما کاتا ئەمەی پارتیژەم دوای ئەمە موشکی کەش بخوات و نازانم ئەی خوا نایخوا ممکنە بەڵام هیچ لەباری عملی شتێکی پێ ناکرد ناتوانێت هیچ شتێکیش بکات هەروەی کە جۆرێک ئەم گەڕانەوەیان بۆ بەغدا ئەم زەلیلبوویان بۆ بەغدا ئەمیکە اقتصادی سەر بەخۆی کە ئیدعایانەکە دروستیکەن ئەو پشوبوونەوەی قواری هەرێم هەمووی ئەمانە موقعێتی بنەماڵی بەرزانی و بنەماڵی تاالبانی گۆڕیوە ئەو پێگە و جێگە و ڕێگەی کە پێشتر لە ململانی سیاسی عێراقا بە دوای ڕوخانی حکومەتی بەعسەویان ئەو جێگە و ڕێگەیان نەماوە و ناچارن هەموو بە هەر جۆرە بێ بە هەر شێوازێ بێ حتا تەنازولی گەورە بکەن بۆ حکومەتی عێراق و لەگەڵ حکومەتی عێراقا ڕێبکەون ئەوە سیاسەتی ئێستایان ئەمەیە جا هەتا هەڵبژاردنەکەیان چۆنە بێ پێگە و جێگە و ڕێگەی سیاسیان لە موقعیەتی عێراق و کوردستان چۆنە بێ ئەوە شتی مەسائلی دواترن کە بۆچینی من پارتیوچێتی حکومەت عێراق نایە لە نایان بەرێ ئیشی پێیانە و ئەوێ ئیداری کوردستانیان بۆ بکە ئەوانش مەجبورن بەم ئاستا بە ئاستە لە ئیداری ناوچەکەیە و دەور و جێگە و ڕێگەیان بدوێ و ئاڵوگۆڕانی تازانی کە ڕووە لە ناوچەکەیە زۆر تەبیعیەکە هەم پارتی یا بنەماڵی بارزانی ئەم بنەماڵی تاالبانی جۆرێک زیاتر سەرۆکاری خۆیان لەگەڵ ئەوەیە بگونجێنن لەم ئارامبوونەوەی ئەم فەزا سیاسی ئاڵوگۆڕ تازانی کە لە ناوچەکەی خاوی لە ڕووبە و زۆرتر ملکەچیەوە بن کە لە پاڵ حکومەتی عێراقا وەکو دوو هێزی سیاسی ئیداری کوردستان بە ئەشکارێکی کەمتر لەو خەوارەی کە پێش لە وەکو حکومەتی هەرێمەیە بووە جۆرە کوردستان بۆ حکومەتی عێراق ڕابگرن. دوا پرسیارم سەبارەت بە ڕۆڵی خەڵکی لە هەولێر سلەیمانی و بەتایبەتی ناوچە سنووریەکان کە زۆر بوونەتە قوربانی ئەم هێرشانی کە لەلایەن ئێران و تورکیاوە ئەنجام درراوە ئەتوانن چی ڕۆڵێکیان هەبێ بۆی کە ئەم جۆرە مەترسیانە لەسەر ژیان و گوزەرانیان کەمتر بێتەوە. پێشەکیەوە بڵم کە ئەگەر هەست بکەیت ملاحەزە بکەی ڕەتفعلی خەڵک لە بەرامبەر ئەم بردومانەی ئێران لە بۆ هەولێر ڕەتفعلێکی بەهێزنی هەتاگە سەری ئەو کۆبوونەوە بکەی کە ئومێد خۆشنا بانگەوازی کرد و خەڵکێکی زۆر کۆ بێتەوە بینیمان ئەو خەڵکی کە ئەتراز بەرامبەر بەمەکا و پشتیوانی لە پارتیکا و جۆرە کۆبێتەوە کە لە بەرامبەر ئەم موشەکانی ئێران بۆسێتەوە زۆر لاوازی پێوە دیار بوو و هەموو مەسەلەکە ژۆیە کە خەڵک بەعام لە کوردستانە ناڕازیە هەم لە بنەماڵی بارزانی هەم لە بنەماڵی پارتی و خەڵک دەمێکە خواستی ئەوە هەیە کە ئەم دوو دەسەڵاتە کۆتاییان پێبێ ئەمە واقعەتی ناڕزایەتەکان و خواستی خەڵکی کوردستانە بەگشتی بەوە ئەوەی کە ئەم هێزە سیاسیانە ئەم هێزە سیاسیانە دەرگایان ئاواڵە کردووە بۆ تورکیا بۆ ئێران بۆ حکومەتی بۆ هێزەکانی حکومەت عێراقە چۆن بیانوێت دەخالت بکەن ینی ڕزگاربوون لەمە ناڕزایەتی جەماوەر خۆشانی جەماوەر پێکهێنانی دەسەڵاتی خەڵک ڕوخانی ئەم دوو دەسەڵاتە کۆتایی ئەم دوو دەسەڵاتە بە دەوری ئیرادەی ڕاستەوخۆی جەماوەری ناڕازی خەڵکی کوردستان و پێکهێنانی دەسەڵاتێک کە بەمانای بڵێن حکومەتی شورایی بێ دەخالەتی ڕاستەخۆی خەڵک بێ و خەڵک خۆی ئیداری خۆکە هەتاکو هێزێکی سەر و خەڵکی هێزێکە ئیرادەی خەڵک گۆشەگیرەکە ئیرادەی خەڵک بێ ئیراداکات بۆ دەخالەتی دەسەڵات سیاسیە ئەم واقعەتانە قابلە هەمیشە نائارامی ڕووبە من کە ئەڵێم وەسعەکە بەرەو ئەوە ئەڕوا وڵاتانی ئیمپریالی وڵاتانی ناوچەکە زۆرە فەزای منتیقەکە ئارامکەنەوە ئەو ئارامکردنەوە بۆ سەرمایە گوزاریە بۆ گوزەرانی خەڵک نییە بۆ ئارامی بۆ ئەمنیەتی خەڵک نییە ئەمنیەتە بۆ سەرمایە گوزاری نەک ئەمنیەتە بۆ ژیانی خەڵک هەمیشە دەسەڵاتی ئەحزابی ناسیۆنالیست دەسەڵاتی ئەحزابی ئیسلامی کە ئێران بەشێکی ڕئیسی بەرەکەوێ هەمیشە وجودیان تەواجودیان وەکو دەوڵەت وەکو حکومڕانی وەکو هێزی میلیشیا مایەی ئەمنی و نائاسایشی و مەترسین بۆ ژیانی خەڵک
ئەبێ ئەم دەسەڵاتانە کۆتان بێبە وەزعەکە ممکنە ئەم ئاراسی نازم ساڵی 2 ساڵێکە بۆ سەرمایە گوزاری ئارام بێتەوە و نایتون بکڵێن بۆ سەرمایە گوزاری ئارام بێتەوە ڕۆشنی کێنەوە بە تعبیرێک هیچ سەرمایه‌دارێک لە دنیاە لە ئەوروپا بێت لە ئەمریکا بێت لە هەر شوێنێکە بێت نایە سەرمایەکەی لە کوردستان و عێراق دامەزرێنێ نائەمن نیە مثلەن کارخانەیەکی گەورەدانە بای چەند ملیۆنەوە قابلەوەی هێزێکی میلیشاوی تەقێنێتەوە هەموو سەرمایەکەی لە ناو بەرێ حاصل منطقەیەکە نائەمنە بۆ سەرمایەکە و ئەوان هەوڵێن ئەمە بەدەست بێن ئەمە بۆ وڵاتانی سەرمایه‌داری بۆ سەرمایه‌دار ممکنە کارێکە بیکەن بەڵام تەواجودی ئیسلامی سیاسی تەواجودی ئەحزابی ناسیۆنالیستی حل نەبوونی کێشەی فەڵەستین حل نەبوونی کێشەی کوردستان مەسائلێکە کە ئاسایشی و نەئارامی بۆ ژیانی خەڵک بەردەوام بێ وەڕێگەکەی ئەوەیە کە خەڵک شۆڕشکە و خەڵک ئەم دەسەڵاتە بڕوخێنێ دەسەڵاتێک کە دەور و دەخالتی ڕاستەخۆی خەڵک لە دەسەڵاتی سیاسی بێت. ڕسمانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاس کە لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. زۆر سپاس بۆ ئێوەش. ئازیزان بە داوای لێبردنەوە بڕیار بوو لەگەڵ مامۆستا مەریوان حەسەن لە کۆیەوە سەبارەت بە ناڕەزایەتی مامۆستایان چاوپێکەوتن بکەین بەڵام بەهۆی کێشەی تەکنیکیەوە سەرکەوتو نەبووین کە ئەمڕۆ بتوانین ئەو چاوپێکەوتنە ئەنجام بدەین با هیوای لە بەرنامەکانی داهاتووی پێشەنگ تیڤیدا بتوانین لەگەڵ مامۆستا مەریوان لە کۆیەوە چاوپێکەوتنەکەمان ئەنجام بدەین و هەڵبەت تەوەری ناڕەزایەتی مامۆستایان وەک چۆن لە هەفتە و مانگەکانی ڕابردووە تەوەرێکی سەرەکی پێشەنگ تیڤی بۆ هەر بەو شێوەیە دەمێنێتەوە بەڵام ئێستا وچارێکی بچووک دەدەین و پاشان سەبارەت بە دادگای لاهای و کەیسی غەزە و تاوانبارکردنی ئیسرائیل لەسەر جینۆسایدی خەڵکی غەزە چاوپێکەوتنێکمان دەبێت لەگەڵمان بمێننەوە. بەڵای بینەرانی ئازیز هەروەک ئاگادارین کە لە 11 و 12 مانگ دادگای لاهای لەسەر سکاڵای باشووری ئەفریقا بەرامبەر بە ئیسرائیل لەسەر کەیسی جینۆسایدی خەڵکی غەزا دەست بەکار بوو. ئەم تەوەرە تاوتوێ دەکەین لەگەڵ نووری بەشیر. نووری بەشیر ئێوارت باش و سپاس کە لەگەڵمانیت. سپاس بۆ تۆش و سپاس بۆ ئەم فرسەتە. ئەوەی کە دەستی پێکرد دادگای لاهای بۆ تاوتۆکردنی سکاڵایەکی باشووری ئەفریقا لەسەر ئیسرائیل لەسەر جینۆسایدی خەڵکی غەزە ئەگەر بە کورتی لەسەر قسە و باسێک بکەن وە بە عەمەلی بەکردەوە ئەکرێت ئەنجامی ئەم دادگایە چی بگەێنێت؟ سەرەتامە لە ئاخری پرسیارەکەتەوە دەست پێ بکەم ئەوەی ئەنجامی دادگاکە هەرچیەک بێ لە گرنگی ئەم دادگایی نێودەوڵەتیە کە بە دادگای لاهای بەناوبانگە کەم ناکاتەوە بە تایبەتی سکاڵایەکە باشووری ئەفریقا لەسەر ئیسرائیل تۆماری کردووەوە بردوێتێ ناو دادگاکەوە کەیسێکی زۆر گرنگە لە ئاستی دنیا و بە تایبەتی کە ئەمە ئەمریکا ئێستا بەشێکی ئەساسی و باڵادەستە لەم دادگایە و لە یوئێنا و لە ناتۆ و لەمانە بەشێکە وەڵامێکە لە بەرامبەر ئەمریکاش کە ئیسرائیل ئەبرێتە ئێرەوە بۆ دادگاییکردن. ئەمە تەنیا ئەوە نییە دادگاکە نەتیجەکەی چیە بێ بەڵکو خودی ئەوەی کە هاوکاتی ئەمە بەدەیان و سەدان ڕێکخراو لە دنیا هاوپشتی ئەمەیان کردووە چوونە پشتسەری باشووری ئەفریقا بۆ ئەم دادگاییکردنە کەیسی ئەم دادگاییکردنە و ئەم سکاڵایە گەورە ئەکا لەسەر ئەوەی کە ئەو جینۆسایدە ئەو کۆمەڵکوژیە ئەو پێشەلکاری مافی مرۆڤە ئیسرائیل کردوێتی و ئەمریکا و هاوپەیمانانی بە بەهانەی جۆرا و جۆرەوە لەژێر ناوی دیفاعکردن لەخوا پژگیریان کردووە ئەخاتە لاوە و ئەوەنەی کە کۆمەلگای نێودەوڵەتی ئەیەنێتە پێشەوە لە بەرامبەر ئەم کەیسا بۆیە گرنگی ئەم کەیسا تەنیا بۆ ئیمڕۆژ نییە کە ئیسرائیلی بردۆتە ناو دادگاییکردنەوە بەڵکو پەیامێکە بۆ
هەموو ئەو حیزب و حکومەت و ڕێکخراوانەی کە لە دنیا پێشەلکاری مافی مرۆڤەکەن کۆمەڵکوژی ئەکەنیان کردویانە لە پێشەوە دەرگا کراوەیە بۆ ئەوەی کە سکاڵایان لەسەر کرێ بە تایبەتی ئەمەی کە هەم باشووری ئەفریقاوە ئیسرائیل خۆشی هەردووچان ئەندامن لەم ڕێکخراوە جیهانیا و هەردوو لایەن ئیمزایان کردووە لەسەرەوەی لە هەر شوێنێ پێشێلکاری بکرێ ئەمان بەدژیە بن بەڵام ئێستا ئیسرائیل خۆی ئەم پێشێلکاریە کرێ بۆیە گرنگی ئەمە تەنیا گرنگیەکی ناوچەیی نییە بەڵکو گرنگیەکی جیهانی هەیە بۆ ئێستا و بۆ ئایندەش کە بە هەر شێوەیەکیش ئەگەر ئیمڕۆ UN ئەمریکا و کۆمەڵی لایەنیشی زاڵ بن بەوەی کە ئەم کەیسە بەرنە دواوە هەر وەکو لە 2010 جارێشکە لەسەر ئەو کەیسانەی ئیسرائیل جارێشکە بەپێی راپۆرتی مەجموعەیە دادوەری فەڵەستینی کە مەسەلەی ئیسرائیلیان بردە دادگای لاهایەوە لەسەر کەیسی 2014 و پێشێلکاریەکان و تێگانی خانوبەرە و گرتنی گەنجان و لاوان و هەروەها کوشتنی ژن و مناڵان براوە و خرایە لاوە بەڵام ئەم کەیسە جارێشکە ئەوەی زیینوو کردوتەوە و ئەو ڕێکخرا و ئەو بزوتنوانش کە لە دنیا هەیە ئەوەنە پاڵپشتێکی گەورەتریان بۆ پیا بوو کە سوور بن لەسەر ئەوەی ئەو ناڕزایەتیانەی کە هەیە زیاتر ڕوبەڕووی ئیسرائیل ببنەوە و زیاتر تاوانباری بکەن بەوەی کە ئەمە جینۆساید و کۆمەڵکوژیە بە تایبەتی نوێنەری ئەفریقا تاکید لەوە ئاکاتە وەکو ئەو بزوتنەوە ئینسانیەی لە دنیا هەموو ڕۆژێ ئەڵێ وەکو ئێمە کۆمۆنیستەکان کە تاکی دەکەینەوە هیچ بەهانەیەکی کاری کوشتار و تیرۆریستی حەماس لە 7 ئۆکتۆبەرە بەهانە نییە بۆ کوشتنی ژن و مناڵ پێشەلکاری مافی مرۆڤ نییە لەوانە کە ئەمە ئەتر بە هیچ شێوەیە لە بەردەمی کۆمەلگای نێودەوڵەتیا کەوتۆتە لاوە دیفاعکردن لە خۆ و ئەو بەهانانەی ئیسرائیل و تەبێژی حکومەتی ئیسرائیل ئەهێنێتەوە کە گوایە ئەمە دژی خەڵکی غەزەنین دیفاع لە خۆمانەکەین دیفاع لە خۆکردن معنای ئەوە نییە تۆ هێرش بۆ سەر ژن و مناڵ و کاولکاری بەری کە ئاخرین ئامارەکان ڕۆژانە ئەچێتە سەرەوە لە ئیمڕۆ نزیکی 25,000 بەس کوژراو بۆتەوە نزیکی 62,000 برینار بۆتەوە بێجگە لاتر کوشتا کاولکاری و ماڵ و ئاوارەیی و بێ ئاو و کارەبایی و برسیەتی و خەڵکێکی زۆر لە بەردەمی مردنان بۆیە ئەم کەیسا لە بەردەمی کۆمەلگای مرۆڤایەتیە بە کراوەی و گرنگ ئەمێنێتەوە چۆن کەیسی کوشتنی جوولەکەکان لە ئەڵمانیا لەلایەن نازیەکانەوە بۆتە کەیسێک و تا ئێستا پەڵەی شەرمەزارە بە دەسەڵاتی بۆرجوازی و سەرکوت و میلیتاریزمی نازیەکانەوە ئەمەش بە نێوچەوانی نەتەنیاها و حکومەتی ئیسرائیلەوە ئەمێنێتەوە و هەروەها پەڵەیەکی کەی ڕەشیشە بە نێوچەوانی ئەمریکا و هاوپەیمانانی کە دیفاع لە مەسەلەی کەیسی ئیسرائیلەکەن بۆ کوشتار و کاولکاریە بەڵێ ئەی لەسەر خودی دادگاییەکە کە بۆچی باشووری ئەفریقا هاتووە ئەم سکاڵا لە بەرامبەر ئیسرائیلە تۆمار دەکات و ئەکرێت بۆ کوێ بڕوات بازەوە دەکرێتکە ئەم پرۆسی دادگای ڕەنگەت پێ ساڵێکی پێ بچێ وەڵامی باشووری ئەفریقا داوای ئەوەی کردو کە دەست بەجێش دادگا بڕیار بدات جەنگ ڕابگیرێت بەڵێ خۆی هەدەفی ئەساسی ئەوەیە باشووری ئەفریقا کە ئەم لە پاڵ خواستی دنیا کە هەیە بۆ ڕاوەستانی دەست بەجێی ئاگەربەست ڕاوەستانی دەست بەجێی ئاگەربەست یعنی وەستانی کۆمەڵکوژی یعنی وەستانی ڕۆژانەی سەدان و 200 کەس لە ژن و مناڵ و پیر و پەکەوتە کە بووە سندریان بەڵام ئەوەی کەیسی ئەفریقای بۆچی ئەمەی مەطرح کردووە یەکەم خۆشی ئەفریقا باشووری ئەفریقا ئەندامە لەم ڕێکخراوە لە ڕێکخراوەی دادگای نێودەوڵەتیە ئەندامە لەوە دووهەمیشی لە هەلومەرجێکی نوێی دنیا ئەمە مەطرحەکرێ کە خودی باشووری ئەفریقا لەو قوتبانەی کە لە بەرامبەر ئەمریکا دروست بووە یان دنیای چەند جەمسەریە هەیە و کۆتایی چەند جەمسەریە ئەفریقا مەوجودە و
یەکێکە لەوانە کە لە پشتیەوە ئەو سیاست و ئابووریە کە ئەبرێتە ئەیباتە پێشەوە کە هەروەها ئەندامیشە بۆ خۆی باشووری ئەفریقا لە ڕێکخراوی بریکسا کە ڕێکخراوێکی ئابووری جیهانیە لە بەرامبەر دافۆسا دروست بووە کە ئێستا لە کۆبوونەوان بۆ ماوەی 5 ڕۆژ. بۆیە ئەم دادگایە کە ئەفریقای جنوبی هینی کردووە تاکید بووە لەوەی کە پاڵپشتێکی دنیایی هەیە کە ئەمە جینۆسایتەکرێ بە تایبەتی ئەفریقاش بۆ خۆی وڵاتێکە تیا شەڕ و کوشتار و ئارامیەک چۆن لە باقی دنیا هەیەەوە لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستا هەیە لەوێ هەیە بۆی ڕێگەکردن بکرێ بە تایبەتی ئەوان دادگای میانماریان لە بەردەما کوشتار و جینۆسایدی میانماریان لە برزە هەر ئێستاش شەڕەکانی ناوخۆی سوودانە پێشێلکاری مافەکانی مرۆڤ لە سوودان و چەند وڵاتی کا لەویانە هەیە لە لیبیا کە هەیە ئەمانە بۆی بخرێتە بەردەمی ئەو حکومەت و لایەنانە کە پێشێلکاری مافی مرۆڤ قابلی ئەوەیە ببرێتە دادگایەکی نێودەوڵەتی ئەگەر ئەو هێزانەی کە ئێستاش زاڵن بەسەریا کە شەرمەزار بکرێن و فشاریان بۆ بێنرێ پاشەکشە بکرێتەوە لەوەی کە لانگیری وڵاتێ یان حکومەت و حیزبێکەکەن سەر بە خۆیانە بەڵام جینۆساید دەکات. ئەی کاردانەوەکان سەبارەت بەم دادگاییە لە چۆنی بوو؟ ڕاستەکەی کاردانەوەکان بێجگە ئەوەی کە ژمارەیەکی زۆر لە دادوەرگ هەم لە خودی دادگایەکە بووە بۆ ماوەی 3 سعاتی یەکەم لە 11 مانگە پشتگیریەکی تەواوی سکاڵاکەی ئەفریقای باشووری ئەفریقایان کرد و هەروە ژمارەیەکی زۆر لە وڵاتان پشتگیریان کرد و هەروەها ئیمزاکۆکردنەوەیە کە لە دنیا بە پیتیشین و ئەمانە کراوە لە ئاستی دنیا لەگەڵ ڕێکخرا و ئەحزاب و لایەن و دەوڵەتانی جۆرە جۆریش هاتنە پشت ئەم کەسی سکاڵایی باشووری ئەفریقا بە دژی جینۆسایتێکە ئیسرائیل لەوێ ئەنجامیە. بۆیە ئەمە وای کرد کە میتاقی ئەو ناڕزایەتیانە ئەم دادگای لا هەیە کە لە ئاسی دنیا هەیە فراوان بێتەوە زیاتر ئەو هێزانی کە دیفاع لە مافی مرۆڤەکەن ئەو بزوتناوانەی کە هەیە ئەو بزوتنەوەی ناڕزایەتیەی ئینسان دۆست و ئازادی خواز و چەپ کۆمونیستی هەیە ئەوەنەی کە فراوانتر ببێتەوە و کەلێن و درزێکیش کە لە نێو ئەم حکومەت و دەسەڵات و هێزانە هەیە کەلێنەکەیان زیاتر بکە هەر لەوێنە ئێستا ئەنتۆنی گۆتی برێس کە سکرتێری گشتی نەتەوەیەکەکانە لانگیری وەستانی دەست بەجێی شەڕە و مخالیفە بەو سیاسەتانێکی ئەمریکا و لایەنانێکی کە لەوێ هەیە ئەگەرچی هینەکە نیانێشتووە بڕیارەکەی بچێتە پێشەوە ئەمانە بەڵام وەکو سکرتێری ئەو ڕێکخراوە بۆ خۆی کەلێنێکی لەوێ دروست کردووە هەر وەکو ئەوەی کەلێنیش لە نێوان ئەحزاب و لایەنی کە بۆ نمونە لێرە لە بەریتانیا لە کەلێنی نێوان حیزبی لەیبەر پارتی زۆر فراوان بۆتەوە زۆر حیزب و ڕێکخراوی کاتەوە حتا دەیڤید کامرۆن لە حیزبی لەیبەر کە ئێستا وەزیری خارجی بەریتانیایە بۆ خۆی شل بووە و قسەی جۆرا و جۆرەکە بە دژی ئیسرائیل لەسەر مەوزعی کوشتارەکان کە بە جۆرێک فشاریان بۆ هاتووە لە ئاسی دنیا کە ناڕزایەتەکان ئێستا ئەمەشی هاتووەتە سەر ئەم دادگای لاهایە بۆ سکەڵا لەسەر ئیسرائیل کە شەربی کەیانیان گرێ فشاری زۆریان بۆ هێنرێ کە ئەم حکومەتانە نەتوانن هەروە بە ئاسانی پشتگیری ئەو کوشتارانە بکەن و ئیدامەی تێبن ئەگەر سیرکەی لەم چەند ڕۆژانی ڕابردووە کە ئەنتۆنی بلینکێتی وەزیری خارجی ئەمریکا ڕۆی بۆ منتیقەی شەرقی ئەوسەط بەشێکی ئەساسی لەسەر ئەم مۆزوعانە بوو بۆی ڕێگایە بدۆزنەوە چونکە ئێستا ئەمریکاش و ئیسرائیل لە تەنگەشەیەکی گەوران لە بەردەمی ئەم وەزعێتە شەڕەوەستێنی ئیسرائیل هەر مشکلانە شکستیانە درێژەیەشی پێیان هەر شکستیانە و ئەگەرچی ئیسرائیل سیاسەتی خۆی بە جۆرێ گۆڕیوە لە بەرامبەر شەڕەکە و هێرشەکانیان. ئەگەر باسی ئەوەتان کرد کامە هەلومەردێکی تایبەتەکە هەم جەنگەکەی کە ئەنجامەدرێ و هێرشی ئیسرائیل و هەمەم سکاڵای باشووری ئەفریقا کە تایدا تۆمار کردو ئەگەر لەسەر ئەم هەلومەرجە تایبەتەش بە کورتی ئاماژەک بدەن من ئەگەر فرسەتم بەی نەختێ زیاتر لەسەر ئەمە ڕوونکردنەوە بکەم
هەلومەرجی جیهانی هەلومەرجێکی نوێیە، هەلومەرجی دەورانی پێشووی دنیای یەک قوتبی بەڕابەری ئەمریکانیە، هەلومەرجێکە کە دنیای جەمسەریکە بە وجود هاتووە لە بەرامبەر ئەمریکا و هاوپەیمانەکانی کە ئێستا هاوپەیمانەکانیشی لەگەڵیا شل بوون، وڵاتانێکی وەکو ئەڵمانیا و فەڕەنسا و ئەمانش خۆیان زۆر پابەندگیر بە ئەمریکاوە ناکەن لە زۆر شتا و هەروەها جەمسەری سین و رووسیاش وەکو دوو جەمسەری گرنگ کە هاتوونەتە پێشەوە لە بەرامبەر ئەمریکاوە تاسیریان داناوە و معادلاتیان لە ئەوزاعی دنیا گۆڕیوە و دەیان هاوپەیمانی سەربازی و ئابووریان دروست کردو. یەکێ لەو هاوپەیمانی ئابووریانە کە دروستیان کردووە بەڕاستی برێکسە کە ئێستا فشارێکی زۆری هێناوە کە سینتیا بەشدارە سین بۆ خۆی ئەگەر بە هێزی سەربازی ژنەبێ ئەوە هێزی ئەوروپا لە عفو وەکو هێزێکی گەورە لە ئاستی دنیا جەمسەرێکی زۆر گەورەیە. ئێستا ڕێگایان هێڵی ئاوریشمینی سین کە هەموو خەت و خطوتەکانی سین بە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیا و ئەوروپاوە و ئوسترالیاوە ئەبەستێتەوە، سەیطرەی کردووە بەسەر ئاستی دنیا و ئابووری دنیای شێوەیە کۆنترۆل کردووە لە بەرامبەر ئەمریکا. بۆیە مۆزوعەکان بە هەمان شێوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشا ئەم گۆڕانکاریانە بووە. ئەگەر سیر بکەی پێش ئەم هجوومەی هەم حەماس و هێرشەکانی ئیسرائیلیش وەزعی مەنتیقەکە بە جۆرێکە گۆڕاوە، معادلەتەکان چۆتە شوێنیشکەوە، هاوپەیمانیەک بەڕابەرایەتی سعودیە کە ئەمریکاوانە هەیان بوو بۆ لیان لە حوسیەکان پاشەکشەی کرد و وەستاوە. ئێستا سعودیە دەورەیەکی تازەی دەست پێ کردووە هەر لە ڕێکەوتن لەگەڵ ئێرانە، ڕێکەوتن و وینەکانی نزیکبوونەوە زیاتر لەگەڵ ئیسرائیلە پێکێنانی بانگەواز کراوە کە بۆ ئەوەی بچێتە ناو برێکستەوە لەگەڵ ئێرانە. ئەمە دەورەیەکی تازەیە بۆ ئەمانیش. ئاڵوگۆڕەکان هەروە بە هەمان شێوەش ئەگەر سەیرکەی فراوان بوونەوەی دامێنی شەڕی غەزا یان بڵێن کۆمەڵکوژی ئیسرائیل بۆ سەر خەڵکی غەزا جەمسەرەکانی جیا کردوتەوە، لایەکەوە هێزە ئیسلامیانەی کە لە مەنتیقەکە هەن سەریان بەرز کردوتەوە، بڵێن نان لەوە ئاخۆن یان هێز لەوە ئەگرن لە حوسیەکان، لە حیزبوڵای لوبنان، حتا لە هێزە میلیشا شیعەکانی عێراقا ئەمانە سەریان بەرز کردوتەوە بە شێوەی جۆرا و جۆر حرەکەیان کردو هەر لە بیدایەتەوە. و لە بەرامبەر ئەوەشە مەجموعەیە وڵاتی کە حتا وڵاتانی عەرەبی سیرکە بێدەنگە بۆ شەڕیان ناوێت، شێوەیەکی ئارامیانەوێ. هاوڕێ عوسمان پێشتر لەم بەحسانە باسی کرد کە وتی سواتێکی ئابووری یان ئیستقرارێکی ئابووری لە مەنتیقەکە دروستکەن و ئەو کێشە و شتانە بڕاتە مەرحەلەی شکەوە. بۆیە ئەم کێشە و شەڕانەی کە ئێمڕۆ هەیە لە هەرجوو مەرجێکی دنیای چەند قوتبیە ڕوئەیە ئەتر موقعەتی ئیسرائیل حتا بۆ ئەمریکا و موقعەتی دوودەی ڕابردوو نییە، چۆتە دواوە. بۆیە ئەمریکاش بۆ خۆی دەرگیر و تێکشکانێکی گەورە هەم لە ئەفغانستان، لە عێراق، لە سووریا دەرگیری بوو و بە دوایشە شکستێکە لە ئۆکرانیا ڕووبڕیان بۆتەوە، هەم ئەمریکا و هەم ناتۆ پاشەکشێ لە یارمەتیانەی ئۆکرانیان بە تەنیا جێشتووە. ئێستا ئیسرائیلیش لە بەردەم ئەوەیە بۆیە هوشداریێنێ ئیسرائیل سیاسەتی خۆی گۆڕێ. ئەگەر سیرکەی ئیسرائیل ئێستا سیاسەتی خۆی گۆڕیوە لە چاو دەوری پێشواکە هێزە سەربازیەکانی بەلێشاو بەرێتە ناوە و لێی کوژرێت و خەڵکی مەدەنیەکی زۆر کوژرێ و ڕوبەڕووی ناڕەزایەتێکی جیهانی ببێتەوە. بەڵکو ئەگەر سیرکەی دەستی کردووە بە مەسەلەی بەکارهێنانی درۆن و هەروەها موشک هاویشتن بۆ حیزبوڵای لوبنان کە دوو سەرکردەیەکێ سەرکردەی حیزبوڵای لە باشووری لوبنان کوژی سەرکردەیەکی کەی هینیش حەماسیش و لە سووریاشا سەرکردەیەکی سوپای پاسدارانی قودسی بە هەمان شێوە لێوە کوژ. لە بەرامبەر حوسیەکان بە موشک و درۆنەکان منطقەی دەریای سوور و دەواازەی بابلمەندە بوو ئەمانەی هین کردووە تەسیراتێکی زۆری لەسەر ئابووری ئەمریکا و وڵاتانی سەربەر و هاوپەیمانیەکانیان دروست کردووە بە ناچار کە هوشداریەک بن بە ئێرانیش و بە حوسیەکان بەوەی کە
تۆبارانیان کەن یان لیانن بە موشک و بە درۆن بۆ ئەوی تەوازنی وەسعەکە بگۆڕن بەڵام بە هیچ شێوەیە ئەم ئەوزاعی هەیە نە ئەمریکا نە ئێران نایانێ زۆر فراوان بێتەوە ئەگەرچی ئیسرائیل بۆی لە خۆی دوور بێتەوە ئەم چوارچێوەی جەنگە فراوان کاتەوە بەڵام لە مەسلحەتی ئەمریکا و ئەوان نییە بۆیە نەک تەنیا کاژید لەسەر ئاگربەست و ئیسرائیل ئەبێ وردە وردە پاشەق شەبکا و ڕێگەیە بدۆزنەوە کە ئیسرائیلی لێ دەرچێوەکو لەو وەزعە بلینکین یەکێ لەوانەی کە ناردی بۆ میسریش و هەروەها بۆ سعودیە و ئەردەن و ئەمانە بۆی هەم ڕابطەیان بە ئیسرائیلەوە نەبچڕێ هەم ڕێگایکیش بدۆزنەوە بۆ ئەوە هەر ئێستا ئەگەر ئاگادار بن لەژێر چاودێری ئەمریکا و هەروەها فەڕەنسا ڕێکەوتنی قەتەر و لە قەتەر ئیسرائیل و حەماس دانیشتون بۆ ئەوی مواد و دا و دەرمان بگەێنە ئەو بارمتانەی لای حەماسە ئەمە هەنگاوێکە بۆ ئاگربەستی ئەگەر موقەت بێ ویان هی درێژماوە بێت و هەروەها وەستانی شەڕەکە و ئەمە بەتاوی تێسا کۆمەڵێ لە وڵاتان هەر لە ئەمریکاوە بیگرە و زۆرێ لە سەرانی حکومەتی ئێستای ئەمریکا لەگەڵ سعودیە حتا میسر و ئەمانە باسی ڕێگاچارە بۆ فەڵەستینەکەن تەنیا هەر وەستانی شەڕەکەیان ناوێت سعودیە وەزیری خارجی سعودیە لە کۆنفرانسی کۆبوونەوەی داڤۆسا دوێنێ تاکیدی لەوە کردوێتەوە ئێمە لانجیری ودان بە ئیسرائیل ئانین ئەگەر چارەسەری کێشەی فەڵەستین بکرێ چارەسەرەکە یعنی بە کێشەی دوو دەوڵەت هەرێکە دەوڵەتی خۆی هەبێ واڵێ ئەو کاتێ ئێمە زەمانەتی ئەوە شەکەین کە ئاسایشی ئیسرائیلیش لە مەنتیقەکە پارێزین بۆیە ئەو هەلومەرجەجیانی و ئەو ئاڵ و گۆڕانە هاتۆتە پێشەوە دنیاکی سەفاتی اقتصادی و پێداویستیەکی ئەوە بۆ سەرمایەکانیان ئەخوازێت بە تایبەتی قوتبی بەرامبەریان کە سین و رووسایە بە شێوەیە حرەکەتیان کردووە و باشووری ئەفریقاژێکە لە وڵاتانەیە سانزیکاتی زیاترەوە هەیە وەک ڕابطەی اقتصادی و حتوا سەربازی و ئەمانش بۆیە ئەمریکا ئەگەرچی بە ناچاری هاوپەیمانێکی تازەی دروست کردووە بۆ بەجژی حوسیەکان بەڵام هیچ ئەگەر سەیرێکی وڵاتانی منتیقەکە لە میسر و سعودیە تیان نییە لەو وڵاتانە بەس بەحرەینی تایە باشە بۆیە ئەمە پاشەکشەیەکە لە وەزعێت و موقعەتی ئەمریکا لە ناوچەکە و لە بەرامبەر ئەو جەوسەرانە هەیە بۆ ئاڵ و گۆڕێکە زیاتر دەورێکی تازە لە منتیقەکە دەست پێ بکەوە لەسەر ئاسی دنیاشە نەک تەنیا لە منتیقەکە سەبارەت بەو ناڕەزایەتیانەی کە ڕووی لە ئیسرائیل بووە لە درێژایی ئەم سێ مانگەدا کە هێرش بۆ سەر غەزە ئەنجام دراوە ئەم دادگایە چی کاریگەرێکی لەسەر دادانێت ئایا خەڵکی ئیتر لێرەدا ڕادستی ئەم دادگایی دەکەن چیتر ناڕەزایەتەکان بەرامبەر بە ئیسرائیل کەم دەبێتەوە یاخود چی هەنگاوێک دەنێت و بەتایبەتی ئێوە کە زۆر راپۆرتان داوە لەسەر ئەو ناڕەزایەتیانەی کە لە بەریتانیا ڕوو بە ئیسرائیل ئەنجام دراون ڕاستەکەی یەکەم شت ئەوەیە بڵێم حتا ئەم ناڕەزایەتیانەی لە ئاسی دنیا هەیە تەسیراتی لەسەر باشووری ئەفریقا کرد کە ئەم سکاڵایە باتە لای لەسەر جینۆسایدی حکومەتی ئیسرائیل بە هەمان شێوەش ئەم دادگایە و بردننی بۆ ئەوێ و پشتگیریەکی دنیایی کە بە سەدان ڕێکخرا و ئەحزاب و دەوڵەت لە ئاستی دنیا هاتن پشتگیری خۆیان بۆ ئەم سکاڵایی باشووری ئەفریقا کرد و هەروەها ئەو پیتیشنانە یان ئیمزاکۆکردنەوانە کە ئەمنیستی ئەنتەرناشناڵ ڕێکخراوی لێبوردنی ناودەوڵەتی کرد نزیکی 1 ملیۆن ئیمزای کۆ کردوتەوە هەر لەم دەورەیەی ئەم تەرحی سکاڵایی باشووری ئەفریقا بۆ دادگای لاهای بە دژی حکومەتی ئیسرائیل ماڵپەڕێکەیە لە بەریتانیا بە ناوی change.org ئەمە حدودی 3 ملیۆن ئیمزای کۆ کردوتەوە لەو پیتیشنە بۆ لانجیری لە هەم لەم سکاڵایە و هەم بە دژی جینۆسایدی حکومەتی ئیسرائیل و هەروەها ئەگەر ببینی ناڕەزایەتەکانی ئەم دەورەیەی ساڵی تازە کە ئێستا تقریبا 15 ڕۆژ ئەبێت پێمان تێناوە هەر لە بیدایەتی ساڵەوە ناڕەزایەتەکان دەستی پێکرد کە ئەم هەفتەی پێشوو
ڕۆژی شەممە تەنیا لە بەریتانیا لە لەندەنا 9 ملیۆن کەس بەشداری ئەم ناڕەزایەتی کردووە و ئەم جارە لەگەڵ جەوێکی سارد و سەرمایشە ئەو خەڵکە بە گڕوتینێکی گەرم بە شعار و دروشمێکی گەرم بۆ ڕاوەستانی دەست بەجێ شەڕ و هەروەها ڕێگاچارەی یەکجاری فەڵەستین بۆ ئەوی دووبارە نەبێتەوە ئەم کێشەیە ئەم کوشتارانەی کە ئیسرائیل لە خەڵکی فەڵەستین و هەروەها لە غەزەیەکە و هەروە شیعاری بەدژی حکومەتەکانی ئەمریکا و بەریتانیا و حکومەتانەی کە لاەنجیری حکومەتی ئیسرائیلەکان بۆیە چاوەڕێی ئەو ئاکرێکە ئەم ناڕەزایەتیانە بە هەمان شێوە دەورەی هەبێ ڕەنگە بە دوای ئەم دادگا شکڵ و شێوەکانی بگۆڕێ بەڵام ناڕەزایەتیەکان تا ئەوەی کە ئاگربەسی دەست بەجێ بێ تا ئەوەی ڕێگەچارەی یەکجاری کە پێکێنانی دوو دەوڵەتە بۆ فەڵەستین و ئیسرائیل و بە ڕسمیت ناسانە و وەستانی کوشت و کوشتارێکە کە لە بینی ئەم دوولایەنە بێت چکە خەڵکی ئەم مرۆڤ دۆست و ئازادی خوازی دنیا بەوە رازی نین نە خەڵکی فەڵەستین بکوژرێ نە خەڵکی ئیسرائیلیش کوژرێ بۆیە هاتنە سەرجادەیان بەوەی کە نابێژن و مناڵ کوژرێ نابێ ئینسان کوژرێ هەوێتێکی ئینسانی هەیە لەم بزوتنەوە کە تاریخێکی خۆی هەیە لە وڵاتانەی ئەوروپا بەدژی ئینسان کوشتن و بەدژی پێشێلکردنی مافی مرۆڤ بۆیە ناڕەزایەتەکان بە شێوەی جۆرا و جۆردانی خۆی ئەگرێت و فراوان ئەبێتەوە و بووە بە بزوتنەوەیەک بەڕاستی بۆ ئایندەیش کە لە خوارەوەی کۆمەڵگا فشار نەک تەنیا لەسەر ئیسرائیل دانێت و ئیسرائیلی فەزەح کردووە بەڵکو ئەم حکومەتانێشی کە لێی هەن وەکو ئەمریکا و وڵاتانی هاوپەیمانی ئیسرائیل لە ڕۆژئاوا وەکو بەریتانیا و ئەڵمانیا و فەڕەنسا و وڵاتانێکی کە بە تایبەتی ئەم ناڕەزایەتیانە یەخەی ئەوانیشی گرتووە یەخەی حکومەتەکانیان گرتووە تەسەور بکە ئەم شێوە ناڕەزایەتیە ئەنواوەشکاڵ شێوەی جۆرا و جۆر بەرەگە هەرەوە نازانی ژمارەیەکی زۆر خێزان کۆ بێتەوە مناڵەکانیان کۆکەنەوە بە ڕسمی ئەوەی مناڵەکانیان لە تەلەڤیزۆن و ڕۆژانە ئەیبینن نایانوێ مناڵ کوژێ ئەچنە پار بەردەمی ماڵی سەرۆکوەزیران لە وڵاتان ئەمانە شێوەی ناڕەزایەتی جۆرا و جۆرە کە ئەگیرێتە بەردەست بەجیالەوەی کۆمۆنیستەکان بە شیعار و دروشم بە کۆبنەوەی جۆرا و جۆر و بە پانیاڵ و شتی سەراسەری لەسەر ئاسی دنیا و ئەم بزوتنەوەی ناڕەزایەتیە بە قوتەکەن بۆ ئەوەی تاکو و ئاگربەسی دەست بەجێ و بە دوای ئەوە شاگەرم ئاگربەستە لەژێر ئەم شاری کۆمەلگای نێودەوڵەتیە بزوتنەوەی مرۆڤ دۆستیا بوەستێت ئەوە بۆ دەوری داهاتوش مەسەلەی کەیسی فەڵەستین و ڕێگاچارەی یەکجاری یەتە سەر سەحن بۆ ئەوەی کە ناتوانێت وەزعی فەڵەستین بگەڕێتەوە بۆ دەورەی پێشتر. نوری بەشیر زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەی پێشنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش. ئازیزان بە جارێکی تر بە داوای لێبوردنەوەکە نەمانتوانی لەگەڵ مامۆستا مەریوان حەسەن لە کۆیەوە سەبارەت بە ناڕەزایەتی مامۆستایان چاپێکەوتنەکەمان ئەنجام بدەین با هیوای لە هەفتەی داهاتوو لە هەفتایانی داهاتووتردا بتوانین ئەو چاپێکەوتنە و درێژەدان بە تەوەری بایکۆتی خوێندن و ناڕەزایەتی مامۆستایان بەرنامەکانمان ئیدامە بدەین. لێرەدا دێنە کۆتای بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو بن.